بەناوی خی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکەی مایکی پەیام. مایکی پەیامی ئەم جارشمان لە قەزای دەربەندیخان و لە بازنەی دەربەندیخانی لقی شارە زووری دەستگای نووری حکمەیە کە پۆلێک لە قوتابیانیان کە لە وانەکانی هاوینەدا بەشداریان کردووە ئەمڕۆ خەڵات و پێزانینیان پێشکەش دەکرێت و ژمارەیەکی زۆر لە منداڵەکان و قوتابیان و مامۆستاکانیان کە ژمارەیان 40 مامۆستا دەوێت لەگەڵ دایک و باوکیانە لەم هۆڵە خنجیلانەیە کۆبوونەتەوە لەگەڵماندا بن دەچینە لای قوتابیان دەچین لای دایک و باوکان دەچینە لای مامۆستایان بزانین تا چەند بوونی دەستگایەکی ئەو شێوە لە قەزایەک وەکو دەربەندیخان بە پێویست و بە گرنگ دەزانن لەگەڵماندا بن. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. پیرۆزبایی لەم گوڵە بەڕێزانە کەم لەم خۆشەویستانە کەم کە توانیان لە ماوەی ئەم وەرزی هاوینەیە بەشداری بکەن لە خولێکی قورئانی پیرۆز کە دەستگای نووری حکمە پێی هەستا بوو و الحەمدولله خولەکەیان بەسەر کەوتووی تەواو کرد و دوعای خێر و مۆفەقیشمانێ بۆ دەستگای نووری حکمە کە توانیوێتی ئەم خزمەتە جوانان پێشکەشی ئەم مناڵە خۆشەویستانە بکات و ئەم پێشکەشی شارەکەش بکات. مامۆستا تا چەند گرنگە ئێمە هەوڵ بین منداڵەکانمان وەکە سوکارمان بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە سەرقاڵکەین بە قورئان و فەرموودەوە سەرقاڵکەین لەوەی کە مەشغوڵ بن بە مۆبایل و ئینتەرنێت و ئەو بابەتە تا ڕادەیەک بێ سوودانە بەراورد بە ئاینی پیرۆزی ئیسلام. بەڵێ بێگومان واجبە لەسەرمان فەرزی عینە لەسەرمان کەوا ئێمە مناڵەکانمان هەر لە مناڵیەوە ڕابێنین لەسەر ڕەوشتی جوان لەسەر ئاکاری جوان لەسەر خۆڕەوشتی ئیسلامیانە پێویستە شارەزایان بکەین لە ئیسلام پێویستە دووریان بخەینەوە لە هەندێک کاری ناشرین و هەندێک کاری ناڕاست بۆیە پێویستە ئەم خولانە بەردەوامی هەبێت ئەگەر ئەم مناڵەکان ئەم مناڵان ئەم خولانیان بۆ نەکرێتەوە ئەم دەورانە نەبێت بەچێوە مەشغوڵە بن بەچێوە سەرقاڵە بن دیارە هەر بە کاری مۆبایل و بە کۆڵان و بەم لاولاوە کەمەش هیچ خزمەتێکیان ناکات. مامۆستا جەنابەت وەکو هەم مامۆستایەکیانی و وەکو مامۆستایەکیش لە دەستگاکە ئەو پەیامانە ئەو وانانەی کە بە قوتابیانی دەڵێن چین؟ ئەو وانانەی کە ئەم مناڵانە ئەم تەلەبانە لێرە خوێنن قورئانی پیرۆزە خوێنن و خولی پەروەردەییان هەیە کە فێری پەروەردەی جوانیانەکەن فێری ڕۆشتی جوانیانەکەن فێری هەڵس و کەوتیانەکەن لەگەڵ دایک و باوک و کە سوکارە لەگەڵ مامۆساکانیانە لەگەڵ خەڵکی چواردەوریانە لە ناو بازاڕە فێری شێوازی قسەکردنیانەکەن کە ئەمە زۆر پێویستە بۆ ئەم مناڵانە کە لەم تەمەنەیە پەروەردە بکرێن بە چ شێوازێک هەڵس و کەوت و مامەڵاکەن. تا چەند گرنگەبوونی دەستگایەکی هاوشێوە ڕێکخراوی هاوشێوە بۆ ئەوەی کە منداڵەکانمان لە چوارچەوەی بابەتی ئاوە بە سوود کۆبکەنەوە زۆر گرنگانی پێویستە ئەسە پێشتر ئەم دەستگانە لەم هەندێک لەم شوێنانەیان نەبووە لەم شارانیان نەبووە بەڵام کە ئێستا هەیە کۆمەڵێک خەڵک سوودی لێ بینێت کە ئەمەش بەڕاستی جێ خۆی هەیە گرنگی خۆی کۆمەڵە مناڵێکی زۆر ئەم هاوینە سوودیان لەم دەورەیە بینی و ئەگەرمە ئەم دەستگایانە وایە ڕۆشتن بۆ کوێ پەیام و بە دایک و باوکان چێکە منداڵەکانیان هەن بدەن بۆ ئێرە ئەکید پێویستە لەسەر دایکان و باوکان کە مناڵەکانیان هان بدەن بە ئەو ماوەیە کە پشویانە و لە قوتابخانە نین کە ئەرکێکی قوتابخانیان لەسەر نییە پێویستە لەسەر دایکە و باوکان کە مناڵەکانیان بخەنە دەورەی ئاوا دەورەی پەروەردەی دەورەی قورئان خوێندن بۆ ئەوەی بتوانن هەم شارەزایەک لە دینەکەیان پێیاکەن و هەم فێری پەروەردەیەکی جوانیش بن. بەڕاستی لەم ظروفەی کە ئێستا ئێمە تیاژین لەبەرەوەی لە ڕووی ئەعلامی و لە ڕووی ئەو تۆڕە کۆمەڵایەتەکە ئەمانە کۆمەڵانێکی زۆر خەڵک هەڵەوەدەن کەوا ئەم مسلمانان بە خشتە بەرن لەبەرەوە زۆر زەرورەکەوە
چەند دەستگایەکی وەکو نووری حکمە یا وەکو ئیقرا ئەمانە چەندە زۆر بێ هێشتا هەر کەمە بۆ ئەم زولفە چونکە مناڵێک و موالیکان داوا دەستی وە ینی بەتەر بە هەوەسی خۆی ئەم شتانە بەکارێنێ پێویستەکە کەوا کۆمەڵی دەستگا هەبێکەوە ڕێنمونی بۆ ئەم مناڵانە بکەوتیان بگەینێکەوە ئەم شتانە زەرەر لە داهاتوویاندا زەرەر لە کۆمەڵگادا ئەبێ ئێمە هەوڵ بدەین کەوا مناڵانێک پەروەردەکەین کە سوودبەخشن بۆ ئەم کۆمەڵگا و هەم لە ڕووی دینەوە هەم لە ڕووی ئەخلاق و هەم لە ڕووی نیشتمان پەروەری و ئەمانەوە لەبەرەوە زۆر زەرورە کەوا چەنەها دەستگای بەم شێوە هەبێت و خزمەت بە مناڵانی مسلمان بکە. مامۆستا بەچی بە گرنگ دەزانی بۆ ئەم تەمەنی منداڵانەکە ئێستا ئەم ئاهەنگێش بۆ منداڵانە کە بەژاریان کردووە لە خولی هاوینەدا چی شتێک زیاتر گرنگە منداڵەکانی بۆ ئاڕاستە بکرێ و پەروەردە بکرێ؟ بەڵێ ئەو دەزانێت کە لێرە ئەخوێنێت زیاتر بەشێکی سەرەکی قورئانی پیرۆزە هەم بە تەجوید و ئەخوێنێت و لەگەڵ یا پەروەردەی ڕوێنوونی هەیە کە ئەم پەروەردە ڕوێنونەکە هەم بابەتی عەقیدی و فقهی و ئادابی گشتی کۆمەڵایەتی ئەمانەی هەمووی تایە هەمووی بە بەرنامەدا نەراوە ئەو کەسانی کە لێرە ئەگە بە چەند مەنهەجێکە تەقریبەن 5 کتێبدا نەراو ئەگەر هەمووی تەواو بکەن ئەبنە کەسێکی لێ هاتووی باش و سوودمەند بۆ کۆمەڵگەی. مامۆستا دەستگاکە بە گرنگ دەزانن لەوەی کە ئەم منداڵان و ئاستە جیاوازەکان لە خۆی خۆ دەکاتەوە و پێتان وایە کە فراوانکردنی ئەم دەستگایە و مەجالکردنەوە و دەرفەتکردنەوە بۆ قوتابی زیاتر منداڵەکانمان و نەوەکانمان لە هەڵدێر و لە بەلار لێڕداچوون دەپارێزێت؟ بێگومان زۆر زەرورە ئەوڵا تاکو خەڵکی زیاتر بێرە بەرەو ئەم دەستگایانە و هاوکارمان بێت ئەوە خەڵکانێکی زیاتر و سوودمەندتر بە ئەم کۆمەڵگە پێشکەش ئەکرێ. اینجا داواکان لە خەڵکیشکەوە مناڵەکانیان وەکو چۆن خواردن و بژێوی بۆ پەیاکەن هەر ئەوە بەس نییە بەڵکو ئەبێ لە ڕووی پەروەردەییشۆ مناڵەکانیان کەم تەرخەمی نەکەن و بیانێرن بۆ ئەم دەستگایانە بۆی فێری دینداری و خۆڕەوشی جوان و ئەخلاقێکی ڕێکوپێک بن و زەرەر بە کۆمەڵگان نەیدەن. مامۆستا دڵنیام لە تەمەنی لاوێتی ئێوەدا ناوەندی ئاوان نەبوو یان لەوەچێ بربەستەکان زۆر بوو بن لەوەچێ مامۆستاکان وەکو پێویست ژمارەیان زۆر نەبوو بێت ئێستا ئەمە دەرفەتێکی باش نییە بۆ دایک و باوکان کە منداڵەکانیان بنێنە ناوەنددارن کە مامۆستای باش و بۆ ژمارەیەکی زۆر مامۆستا و ناوەندی ئاوشێوە هەیە کە وەکو دەستگای نووری حکمە لە زۆربەی ناوچەکان و قەزاکان ناوەندی هەیە ئەمەش دەرفەتێکی باش نییە بۆ ئەوەی کە سوود لەو هەلە ببینرێت. بێگومان ئەمە دەرفەتێکی زۆر باشە و یانێ هەلێک ڕەخساوە بۆ ئەم خەڵکەکەوە مەگە خۆیان لە کەمتەری خۆیانە کەم تەرخەمی بکەن و مناڵەکان نێنێرن ئەگینا بەڕاستی من کاتێک کە قورئانم تەواو کرد لێرە ئەڕۆشتم بۆ سلێمانی بە سیارەی خۆم سەعات 2:30 شەو ئەچووم نوێژی بەیانیم لە سلێمانیە کرد بەس ئەچووم تا ئەوێ جایبا یەک لاپەڕە قورئان مەخوێن ئەهاتمەوە بەم شێوە من قورئانی پیرۆزم تەواو کرد و ختمم کردووە لا مامۆستاکەم ئیجازەی پێدام جا ئەمە سەر لێرە ماوەدە کراوەتەوە و بە بێ پارە و هیچ تێچوونێکی تێ ناچێ پاس ئەیان باو ئەیان هێرێتەوە و ینی هیچ مەترسێکی واژی تیان نییە بۆ ژیانی مناڵەکان لەبەرەوە ینی زۆر زەرورەکەوە باوکان دایکان خەمخۆرێکی باشی مناڵەکانیان بوون بیانێرین بۆ ئەم دەورانە و بۆیە پێ بکەن و نەوەکی باش پێ بگەین بۆ کۆمەڵگاکە. بازنێ دەربەنی خان سەر بە لەقی شارە زوورە دەستگای نووری حکمە ئێمە لە 4/4/2023 دەست بەکار بووین وەکو بازنە دەربەنی خان سپاس بەخوای گەورە بۆ 30 ساڵە ئێمە خولی هاوینەکەینەوە ئەم خولی هاوینە لە مانگی 6 دەست پێکە تا مانگی 9 بەڵام قوتابی بەشدار هەندێک قوتابیمان هەیە کە بەردەوام واتە تەواوی ساڵەکە قوتابی بەردەوامی پێڵێن ئەتوانین بڵین ساڵانە بەلایانی کەمەوە 350 تا لە بەلە قوتابی کوڕۆکە زۆرەگرین سپاس بەخوای گەورە ئەلحەمدولیلا لە جێی تمۆح متمانەی دایکان و باوکان هەرچەند ناوەکان ئێمە بە سنوورداریەکەین بە سنوودار وەرەگرین چونکە خەڵکێکی زۆر ڕومانتێکە سپاس بەخوای گەورە چونکە بەرنامە و پرۆگرامێکی تایبەتی خۆی هەیە وەکو قوتابخانەوەیە لە پۆلیۆ و چۆن ئەوڕێتە پۆلی 2 ئەلفبێ خوێنی توایەکە ئێمەش کە سەرەتایە فێری پیتەکانی زمانی عەرەبی بێ فێری عەرەبی فێری جوان خوێندنەوەی قورئانە بێت ئەنجا کۆڕاتە سەر تەجوید و بەردامەکمان ئاوای ئەتوانین هەموو هەرسی جوزی قورئان ئەگە بەردەوام بێ لەگەڵمان قوتابیەکە هەرسی جوزی قورئان لەبەرەکە ئەنجا و ئیجازەکانیش بۆ حەفس وەکو کاینتەر 10 ئەتوانی وەربگرێت. مامۆستا چەند دڵخۆشی کە جەنابەت یەکێکی لە وەسیلەکان بۆ ئەوەی کە دەستگایەکی هاوشێوە لە قەزای دەربەندیخانە هەبێت و خزمەتێکی ئاوا گەورە بکات. سپاس بەخوای گەورە ڕێکخراوی تر هەیە ئێمەش ئەتوانین بڵین هاوکارێکیوان وەکو بڵین ئەوەی کە بتوانین پشتوان بەخوای گەورە وەکو ئەوان هاوکار بین هاودەست بین سپاس بەخوای گەورە ئەتوانین بڵین جێگەی تمۆح و شوێن دەستمان دیارە سپاس بەخوا کە بە هەموو شێوەیەک خزم و کەسوکار یا دایک و باوکی تەلەبەت هێن زۆر دەستخۆشیمان لێکەن ئەوە زیاتر بەڕاستی گەرم و گوڕێکی زیاتر بە مامۆستاکاندا جێگەی ئەوش حەقی خۆیەتی لێرە زۆر سپاسی مامۆستاکان بکەین بە کوڕ و بەکچۆ زیاد لە 30 بۆ 35 مامۆستامان هەیە بێ بەرامبەر خۆبەخشانە
قەناعەت ئیمامان هەبووە سەفەری حەزی کرد لە سەفری دەرەوە حەزی کرد لە سەفری عەمرە لەبەر خاتری ئەم هاوینە قوتابیەکان سەفەرەکەی گەشتەکەی واز لێ هێنا بۆ ئەوەی قوتابیەکانی نەفۆتیە و بەردەوامی ئەوانانی کە بە قوتابیان دەوترێتەوە چین و ئەو قوتابیانەی کە هەن لە چ تەمەنێکان یان لە هەموو تەمەنەکان هەتان ئێمە قوتابیەکان ئەتوانین بڵێن هەموو ئاستەکانمان هەیە تقریبان ئاسی باخچەمان هەیە کەەوە سەرەتایی و خوێن بڵێن خوێنەواریان نیە ئەوە یەک دوو هەم ئەو شتێکی ڕەمزیان پیاڵین هەمووی بە دەم و بە لەبەرکردنە ئەنجا کوپۆلیەکمان هەیە خۆی دەستگای نوری حکمت لە 9 ساڵ و 10 ساڵ تەلەوە وەرەگرە بەرەو سەرەوە ئەوانی کە خوێنرێت لەبەرکردنی قورآنی پیرۆزە جوان خوێندنەوەی قورآنی پیرۆزە پیتەکان کانیاوی پێوتری ئێمە کانیاوە قاعدەی نوری حکمەیە ئەنجاوەکو پەروەردەی نەوجوان کە ئەمەش خۆی بینیتوە لە پەروەردە عەقیدەیەکی جوان سیرەی ژیانی پێغمبەری خوا صلی الله علیه و سلم ئەنجاکو سنەتەکان ئەوانی کە ڕۆژانە پیادە یەکرێت چ پەیامێکتانی بۆ دایک و باوکان کە منداڵەکانیان هابدەن بێن بۆ ناوەندی ئاوا خێری و فێری قورئان و سونەتەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر من لێرە زۆر دەستخۆشیان لێکم بەڕاستی بۆ هەموو ڕێکخراوەکان چونکە زۆر بە گەرموگوڕیەوە لە هاوینە بە تایبەت هەوڵی ئەوە دەن ئەگەڕێن یەن تەکلیفمان لێکن هەر چۆنە بێت ئەم هاوینە بتوان ئیسفاد لێکن بەڵام بەڕای من هەر ئەم هاوینە بەزنی ئەتوانین بڵێن ئەم هاوین بناغەیە کە بۆ ئەوی کە بەردەوام بێت من داوا لە دایکان و باوکان دەکەم کە بەڕاستی بتوانن لە دوای هاوینیش کە لە مانگی نەتەواو بخولی هاوینە ئەو کاتێمە کە قوتابخانە بکرێت کە هەفتەی ڕۆژێک ئەو هەفتەی ڕۆژە بۆی هەر بیریشی نەچێت قوتابیەکە هەر بەردەوام بێت لەگەڵمانە تاوەکو ساڵی داهاتوو مانگی 6 کە بەردەوام بێت چونکە خۆت زانین کە قورئان و ئەو شتانە کە بەردەوام لەگەڵیان نەبی وردە بیتە چێتەوە دوێ دووبارە تکامان وایە کە ئینشاڵڵا بتوانن پشتیان بەخوای گەورە بەردەوامیان پێ بدەن کە سەدەقەیەکی جاری بۆ خۆشیان بەڕاستی ئێمە وەکو شارۆچکەی دەبەنی خان زۆر بە پێویستی دەزانین بەبوونی ناوەندێک و دەستگایەکی بەم شێوە کە تێدا پەروەردەی مناڵەکانمان بکەن لە ڕووی پەروەردەیەکی ئیسلامیانە و منهەجی سەرەکی ئێمە لێرە تەنها پێگاندنی کۆمەڵێنەوەی داهاتوومانە بە لەسەر سنەتی پیان صلی الله علیه و سلم و بە ئەو فەرمانەیە کە خوای گەورە فەرمانی کە بەسەرمان بەڕاستی ئێمە وەکو شاری دەبەنی خان دەستگای تری زۆر تایە بەڵام ئەلحەمدوللا ئێمە وەکو نوری حکمەت توانیمانە جێی باشی خەڵکی بین جێ گومانی باشی خەڵکی بین سواز بەخوا فەزی خواگیان بەسەرمانەوە وەروان دەستگاکەمان ئێستا حالیان نزیکی تقریبا بۆ 300 تەلەبانێ سواز بەخوا لە کچ و کوڕ زۆر باشە لەخوا بەزیاوێ بەڕاستی ئێمە وەکو خوشکان بە تایبەتی بەشی خوشکان ئێمە خۆمان لێرە کۆمەڵی مامۆسای بە ئەزمون و چاکمانەیە کە ئەلحەمدوللا جێدەستیان دیارە بەڕاستی یعنی لە پێگاندنی کۆمەڵێ کچ و ئافرەتی ئەم شارەمان ئێستا ڕاستی ئێستا سۆشیال میدیا و ئەو بابەتانی ئەنتەرنێت زار بۆ بەسەر خەڵکە یعنی خەڵک زۆر تااقەتی ئەو شتانی نەماوەکە وەکو جاران گوێ لە بەرنامەشت بگرێ بەڵام کە دوور ئەکەوێتە لە سۆشیال میدیا ئێمە هەڵمان داوە بتوانین ئەو فەراغیان ئەو شتە کە پێویستەکە دوورکەوتن لە مۆبایل و لە کۆمەڵی سۆشیال میدیا کە ئەو 2 ساعتە لێ ئەمێ بتوانین پەروەردەیەکی تەندروستیان بکەین بە پەروەردەیەکی ئیسلامیان ئەلحەمدوللا سەرکەوتوش بن لەخوا بەزیاوی جنابتان توانین بڵێن هەم منداڵ و قوتابیەکانیشی لێرەنیان نەخێر وەکو تەلەبە لێرەنی بەڵە لێرن ئەلحەمدوللا وە خۆم و کەسوکار ماڵ بنا ئەلحەمدوللا بە هاوسەرم و بە هەمومان لەخوا بەزیاو لێرە خوا گەورەمان قبوڵکە خزمەتەکەی سپاس بخوا ئەو وانانەی کە زیاتر دەخوێنرێت بۆ تەمەنە جیاوازەکان چین ئێمە سەرەتا قورئان ئەوە کە هەدەفی سەرەکیمانە دووەمیان ئێمە وەکو خۆمان بەشی ئافرەتان بەشی فقمان هەیە بەشی تەجویدمان هەیە الحەمدوللا ئەوانە ئەخوێنین پەروەردەی ئەوەی دوای دڵان پێڵە کتێبەکە ئێمە ئەو کتێبە ئەخوێن الحەمدوللا کە 4 قۆناغە ئێستا هەر لە ابتیدایی بڵێن سەرەتا دەستمان پێ کردەوە لە قۆناغی یەکەمەوە الحەمدوللا ئێستا لە قۆناغی 4ەمان ئەوە بە گەورەکان بڵێن ئەوانەی کە گەورن بۆ مناڵەکانش ئێستا دەستیان پێکەوە لەخوا بەزیاوێ و الحەمدوللا تاقیکردنەوەشمان تیا کردووە ئێستا هەفتەی پێش تاقیکردنەوەمان تیا کردبوو سەرکەوتوو بوون لەخوا بەزیاوێ باتە توانین بڵێن دەستگاکە منداڵێکی زۆر و چین توێشێکی زۆری لە دەوری خۆی کۆکردووە الحەمدوللا بەڵێ سواز بەخوا لە هەموو بابەتەکەمانە لە گەنج لە پیر تەنات ئافرەتمانەیە 60-70 ساڵە الحەمدوللا قورئان خوێنەکە ئەڵێ شانازیەکەم کە ئێمە لێرە تەنها ئەلفلام بەفێرە بم ئەوە جێ شانازیە بۆ ئێمە الحەمدوللا مناڵمان هەیە لە ڕەوزە بگرە بچووتریشە جزمی عامل لەبەرکەوە لایەم الحەمدوللا فەزلی خواگیان بەسەرمان و چیت هەیە بۆ دایک و باوکان کە هاندی منداڵەکانیان بن و بەشداری بکەن لەم ناوەندە خێریانە واللهی من بە دەرەجەیەکم واجبی سەرشانی دایک و باوکە کە مناڵەکانم بخەنە بەر فێربوونی قورئان و فەرمودەی پیان صلی الله علیه و سلم و کردار ڕۆشتی ئیسلامیانە زۆر جار زەرورە و داواکەن لە دایک و باوکان کە مناڵەکانیان بخەنە
ئەم شوێنە خێرخوازی و شوێنە ئیسلامیانە کە ئیشەڵا ئیسفادی لەکەن هەم بۆ دنیام هەم بۆ قیامەتیشیان کە ئینسان کاتێک کە تەمەنی گەورە بێ ئەگەڵ پەروەردەیەکی جوان بێت ئیسفادەکە لە نەوەکەی ئەم کاتە زۆر گرنگە چونکە لەم کاتەدا لەم سەردەمەدا ینی منداڵێکی زۆر بە بەڵێن دیجیتال میدیا و ئینتەرنێت و مۆبایلەوە مەشغوڵە پێویستە سەرگەرمیان کەی من بابەتە خێریانەوە بالضبط وایە ئێستا وەکو ئەوەی کە هەمومان شارەزاین بەڕاستی گەنجی ئێستا زۆر خراپن گەنج بڵێن بۆچی چکە پەردێکی تەندروستیان نییە هەم لە قوتابخانە هەم لە ماڵەوە بۆی ئەم سوۆسیال میدە سەی لە بڵێن بەڕاستی هەموو خەڵکتێکداوە بە تایبەتی دایک و باوکانی گەنجەکانمان پێویستەکە کە خۆی ناتوانێت مناڵەکەی بدا دەستی جێدەستێکی ئەمینەوە ئەوای زۆر دڵخۆشم ئەتوانی چەند ئاەتێکمان بۆ بخوێنی بەوێ فەرموو بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين بژید والله زۆر سپاسیانەکەم من زۆر شت فێر بووم لێرە بژید ئەتوانی چەند ئاەتێکمان بۆ بخوێنی فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل ملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات اللهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد ئەی تۆ چیمان بۆ خوێنیت فەرموو بسم الله الرحمن الرحيم إذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها يومئذ تحدث أخبارها بأن ربك أوحى لها ئەی بینێ دەستخۆش هەر بژید شکر و سپاسی خۆی گەورەکەم ئەرێ بەخوا ئەوەنە دڵخۆشم جایتر لەمە چاکتر خوات وەکیەدا ئیشاڵ مناڵ یەو سار خەریکی مۆبایل و ئینتەرنێت و بەس ئەم بوونی دەستگایانە چاکە خۆی گەورە بەرەکەتیان تێخە خۆی گەورە زیایان کە یا ڕەبی خوا نمونەیتان زیاکە بە خاتری گەورەی خۆی ئیشەڵا ڕۆژیان دڵخۆشی کەنەوەکان و لێرەن بەخوا لەخوا بەزێ ئەرە بەخوا سپاس بۆ خوارە وەڵا شکوری خواکەم باوکشیانە لەیرە هانیانەدەی زوو کە بچن بۆ دەست هام لێلیانە دایمە خۆمەیان تێرمەیان نووسم بەخوا خۆمەیان تێرمەکەمە بەرانێژم بێن با بڕۆین هەر ئەمە وەدایەختان دەرەچێ هەم بۆ قیامەتیش و هەم بۆ دنیایش جاران ئەم شوێنانە کەم بوو ئێستا الحەمدولیلا ئاوا زۆرە سپاس بۆ خوای گەورە یاخوا زیاویە یاخوا خوا زیایکە بە خاتر خوا نمونەی دینی ئیسلام زیاکە یا ڕەبی خوا دینی ئیسلام سەرکەوتوکە بە خاتری گەورەی خۆی چی هەیە بۆ دایک و باوکان کە مناڵەکانیان بنێرن بۆم شوێنانە وڵی داوا ئەەکەم لە هەموو دایک و باوکەکان ئەوەی کە بتوانێ و بڕواڕێەوە بنێرن بۆ ئەم شوێنە نەک بۆ شوێنە هەرچی شەهادە بێ بەم شەهادە ناوێت شەهادەیەک و بێ لە خۆوە نزیکوی بەڵام بەخوا شەهادەی دنیا بەڵێ بۆ باشە بەس بۆ قیامەتەکەی شوبیە ئەبێ شەهادەی قیامەتی شوبیە وانە شەهادەی قورئان شەهادەی قیامەت ئیتر ئینشاءڵڵا خوا سەرکەوتومان کە بە خاتی گەورەی خۆی سا دینی ئیسلام سەرکەوتووکاو ئاڵەکەی لا ئیلاهە ئیلڵا شەکاوەکەوە سەر هەموو وڵاتەکانە بە خاتی ئیسمی عەزەمی خوا پشتی ئەوە بشکێنە لوتی ئەوە بشکێنە دژمنی دیلی ئیسلامە ئینشاءڵڵا بە خاطر ئیسمی عەزەمی و ناوجوانەکانی بەزەی بێ غەزە و فەلەستین ئینشاءڵڵا خوا سەرکەوتویان دڵمان لایەنە بەردەوام دوعای خێریان بۆکەم شەو ئەخەوم شەو نوێژ بەیانی ئەو خوای گەورە وەکو ئەسحابی فیلیان پێ بکە بە خاتی دەسڵاتەکەی خۆی تەیڕ عەبابیلەکان کوڕە خۆخوا مەیلی بێ کولفەیەکوونێکە ڕۆڵە گیان بەس جارێ یوسیا بزانین چییە سەبر زۆر تاڵەبەر بەرهەمەکەی شیرینە ئیشاڵڵا بەرهەمی خۆین بە ئیمێدی خوا وا بە خاتی ئیسمی عەزەمی نمونەی هەموو گەنجەکانمان لەسەر دین و دینداری ئیستیقامەیان پێبەخشی هەموو گەنجەکانمان ئەوەی لە دەرەوەی وڵاتە لەیرەیە لە هەرکوێ هەیە یا ڕەبی خوا لەسەر دین و دینداری و شەهادەی قورئانیان پێبەخشی بە خاتی ئیسمی عەزەمی خوایە ئەوەیشی لە ڕێ هەڵە بووە هیدایەتی دەبێریتی وەستە ڕێ بە خاتی ئیسمی عەزەمی ئەوەیشی خۆی تەواو ئەزانێ و کە خۆی وەڵەکە ئەوەی تر خوا خۆی ئەزانێ خوبەی وە دەستی خوایە هیچ شتێکمان بەدەستی خۆمانە ئێمە
خاوني هيك نين بس حموستك معنا هالالله الله خاوني حموستك معنا إن شاء الله. خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث. ناوچیە؟ دینا زانە. دینا؟ زانە. ئەیتۆ؟ بارین. ئەیتۆ؟ ئەسما حەسین. ئادا. ئافرین. مبین. کاکە مبینی گوڵ. زەمن جنەب. ئادەم عەدالەت. ئەمە درێژ بن ئینشاءڵڵا. پێمان بڵێ ئەم هاوینە چیت خوێن لە دەستگای نووری حیکمە؟ وەڵا زۆر شتمان خوێن وەکو قورئان و تەجوید و ئارامی دڵان و ئاداب. ئەتوانی هەندێ قورئانم بۆ بخوێنیت؟ وەک سوورەت؟ ئاەت بێ سوورەت هەر کوامێکیان پێت خۆشە چ سوورەتێ چ ئاەتێ بەدڵی خۆ؟ قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم لكم دينكم ولي الدين. بژیت جناب توانی شتێکمان بۆ بخوێنیت؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. هەر بژیت چیت خوێن لەم وەرزی هاوینەیە؟ زۆر شتی بە سوود فێربن وەکو قورئان و چەند بابەتێکی تەجوید بابەتێک بوو بە ناوی ئارامی دڵان لەگەڵ پەروەردە و ڕێنۆنی ئاستی چوار. ڕۆژ هەفتەی چەند ڕۆژ دەوامتانە بوو ئاهاتن بۆ ئێرە؟ 2 ڕۆژ. دڵخۆشی کە دەستگای نووری حیکمە لە ناوچەکەتانە هەیە؟ بەڵێ زۆر زۆریش. هەر بژیت وتمان تۆ ناوچی بوو؟ ئەسما. ئەسما خان. ئەسما خان ئەتوانی چەند ئاەتێکمان بۆ بخوێنی؟ سوورەتی نەبە بزنی وێ خوێن. بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا يعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا. هەر بژیت چیتان خوێن ئەم هاوینە لێرە؟ وڵا قورئان ئارامی دڵان و پەروەردی ڕێنوێنی و تەجوید و ئەم شتانە فێر. هەر بژیت دادە چۆنی تۆ؟ باشیت؟ ماشەڵڵا هەر زۆر زۆر جوان خۆ گۆڕیوە. هەر بژیت ئەتوانی چەند ئاەتێکمان بۆ بخوێنی؟ فەرموو. بسم الله الرحمن الرحيم قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين. فەرینجارێ نەچوویتە مەکتەب وایە؟ چوومەتە مەکتەب. لە پۆلی چەنی؟ 2. لە پۆلی 2 ئەیتەمە درێژ بی ئینشاءڵڵا سەرکەوتوبی زۆر سوپاس. ئەتوانین تۆ چەند ئاەتێکمان بۆ بخوێنیت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا ماكثين فيه أبدا وينذر الذين قالوا اتخذ الله ولدا. هەر بژیت ئەتوانیت چەند ئاەتێکمان بۆ بخوێنیتەوە؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم أرأيت الذي يكذب بالدين
فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون. هربشيت جنابي شو جناتك ما بكوني؟ من صوتي فارح هذا. فرمي. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. چیتان خوێند لە دەستگای نووری حیکمە مەهاوینە؟ وەڵی قورئانمان خوێند و پەروەردە و کانیای ڕۆن. سوپاسی مامۆستاکانتەکەی کە هاوکارتان بوون؟ ئەرە وەڵا. سەرەتا بەناوی خوددا. تەوان وەکو پشتگیریەک وەکو دەستخۆشیەک بۆ هەموو مامۆسایان و هەموو دایکان و باوکان کە بتواننەوە هەلە بۆ نەوەکانیان بڕەخسێنن بیانێنە شوێنێکی ئالە لە وێنەی ئەم شوێنە ئەگەر دووریش بن لێرەوە هەم ڕێنیشاندرە هەم یارمەتی دەرێکی زۆر زۆر گەورەیە بۆ دایکان و باوکان و دوا ڕۆژێکی دڵنیام ڕوونیان ئەبێت. من لە لای خۆمەوە پشتگیریەکی تەواو تەواوی مناڵەکانی خۆمەکەم و هیوادارم هەموو دایک و باوکێک تاک بە تاکی کۆمەڵگە بیری لە لای ئەوە بێت لە جێگای کۆڵان لە جێگای کۆمەڵێک جێگای تر کە مناڵەکانمان لەوە چێ کۆمەڵێک شتی تری لێ وەربگرن بێن لێرە فێری سونەتە بن هاوڕێتی کەسانی باشەکەن فێری قورئانە بن دوا ڕۆژیان ڕووناکە بێ ئیترجگە لە خێر و ئەوانە و لە دەستی خوای گەورایە. سپاسی خوای گەورەکەین کە خوای گەورە ئەم وەسیلەی ڕەخساندەوە هەم بۆ ئێمە وەکو مامۆسای بتوانین ئەو وانەیە کە خوێندومان ئەو دەرسێکە خوێنمان لە زانکۆیان لە بەردەست مامۆستاکانمانە بتوانین لێرە یعنی چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی خەیرکم من تعلم القورآن وعلمه ئەفەرمێ باشترینتان ئەو کەسانن کە فێری قورئانن و خەڵکی فێرە بن. ئێمە فێر بووین ئەلحەمدوللا نابینە باشنی کە ستا خەڵکیش فێر نەکەین. سپاسی خێرخوازانەکەین دوعای خێران بۆکەین کە بوونەتە هۆکارێک بۆ کردنەوەی ئەم بیناو و مناڵەکانمان خزم و کەسوکاروانیان لێرە فێری وانە و ڕەوشی باشە بن فێری پەروەردەی باشە بن چونکە هەمان ئاگادارین کە لە وەزارەتی پەروەردە یعنی دەرسێکی پەروەردەی وان نەماوە ئەو وانەیەش کە هەیە وانەی پەروەردەی ئیسلامی وانەکان گۆڕی وەکریانتە وانەی شەشەمە لە ڕۆژانە یعنی گرنگێکی ئەوتۆی پێ نادرێ بۆیە ناچارین یعنی پێویستە واجبە لەسەرمان مناڵەکانمان ڕابێنی کەسمان هاندین ڕووکەنە ئەم شوێنانە بۆ ئەوەی فێری ڕەوشت و ئەخلاقی باش بن فێری ڕۆشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بن فێری سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فێری قورئان بن کە خوای گەورە بە هیدایەت ناردێتی بۆ ئومەتەکەی. مامۆستا لە ماوەی ڕابردوودا لە سەدەمی ئێوەدا و گەنجیدان لەوە چیە ناوەندی هاوشێوە نەبوو بێ مزگەوت بوو بێ یان زەختێکی زۆر هەبوو بێ کەوانەی ئاینی نەخوێنێ ئێستا الحەمدوللا دەرفەتەکە باشە و ئەم ناوەندانە هەیە پێویستەکە بیقۆزینەوە بۆ ئەوەی کە مناڵەکانمان بنێرینەوە زیاتر بەهرەمەند بینە و خوێندنەوەی قورئانە و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. وڵی قسەکە سەد تەواوە چونکە یعنی عوسر نەماوە نەبۆ دایک باوک نەبۆ ئەو کەسانیش کە حەزەکەن فێر بن. من لە خەیاڵمە بە مناڵی لە لادیە بووین یعنی باوکم هەموو ئەو ماڵانە ئەگەڕا کەسێکتان نەبوو ئاەتە قورئانە پێ بڵێ یعنی یەک مامۆستامان هەبوو کە بۆ دەرسی سەرەتای ئەوتۆ لە لادیەکەمانە لای ئەو فێری قورئان بووم ئێستا دوعای خێر بۆ باوکمەکەم یعنی بۆ مناڵێم ئەگەر ئەم ڕێکخراوەیە شوێنێکی ئاوە هەبوایە لە مناڵیەوە ئێمە ڕاباتی نایە بۆ منە دەرفەتمان هەبوایە ئێمە زیاتر بەرەو پێشە چوین یعنی پێویستە من خۆم ئێستا زانم چه دەرفەتێکم لە دەست دەرچووە بەس عوزرم هەبووە و کات ئەم ڕێکخراوە نەبووە ئەم شوێنانە نەبووە بەڵام ئەلحەمدوللا ئێستا خوای گەورە کاری ئاسان کردووە بەڕاستی نە عوزر بۆ دایک و باوک ماوە نە بۆ فێرخوازانیش ماوە پێویستە لەسەریان ڕووکەن ئەم شوێنانە و بەردەوام بن و ڕەوشی جوان فێر بن بۆ بە تەمەنەکانیش گرنگە توانن بێن هەموو ئاستەکان هەیە ئەوانەشی کە تەمەنێکیان هەیە توانن بێن دووبارە بۆ دەستگای نووری حیکمە و ئەوانیش فێری قورئان بە جوانترین شێوەکە بیخوێنەوە فێر بن. چونکە تەڵەبی عیلم فێربوونی عیلم بەتایبەتی عیلمی شەرعی ئینسان هەر لە ئەوەی کە تۆزێک ئاوەزاگرێ بە مناڵی واجبە لەسەری حتا ئەو کاتێک کە لە توانایەتی و ئەتوانێت بەردەوام بێ لەسەری تا ئەگاتە کاتی مردن پێویستە بەردەوام بێت چکەمە لەگەڵ ژیانە بەردەوامە بێ نوێ ئەبێتەوە یعنی بۆ ژیانی گرنگە بۆ
پەروەردەی خێزانی گرنگە بۆ دەوروبەری گرنگە بۆ خۆی گرنگە عنی پێش هەموو شتێک بۆ خۆی زۆر گرنگە دوای ئەوەش پێویستە بیگەێنێ بە دەوروبەرەکەی خی گەورە پاداشتیەوە داتەوە دەستان خۆش بێ و عزیێتان کێشاوە الحەمدولیلا کە دەستگایەکی ئاوا لە شارۆچکێک و دەربەندی خانابێ زۆر جێگەی دەستخۆشیە کۆمەڵێک مامۆسایی لێرە دەرسەڵێنەوە بە قوتابیەکان لە کاتی خۆیان نەگرنەوەی ئەم کۆمەڵگە پێگەێنن نەوەی ئەم کۆمەڵگە پێگەێنن یعنی ئەلحەمدولیلا کە ڕێکخراوێک و کۆمەڵە دەستگای ئاوا لەم شارە هەیە پەروەردەی مناڵەکانمان ئەکەن بە پەروەردەیەکی ئیسلامی قورئانی سوپاس و ستایش بۆ خوا کە مناڵەکانمان جێ دەستخۆشیە کە دایکان و باوکان زۆر هاوکارمانن لە کردنەوەی ئەم خولانە و هاوکارمان ئەبن لە بەرەوچوونی وانەکان و قورئانەکانیانە داوانیە پەروەردەکردنی مناڵ لەم سەردەمەدا قورسترە بەهۆی ئەم ئامێری پەیوەندی و ئینتەرنێت و با بڵێن ئەولەمەوە و بوونی دەستگای هاوشێوە مناڵەکانمان بنێنی بۆ دەستگای هاوشێوە زیاتر لە جاران پێویستە بەڵێ وڵا زۆر پێویستەکە یعنی سەر هەموو فەرعێک و هەموو شار و شارچکەکان نەک 15 دەستگا چل دەستگاش هەبێ فریا ناکەوین تەکنەلۆژیا بم پێشکەوتووە و یعنی وای هاتوو دایک و باوک ئەوەی کە مناڵ گوێ لە دەرەوە ئەگرێ و بەرەولای هاوڕێکانی ئەڕوا کەم گوێ لە دایک و باوکەکە ئەگرێت بەڵام کردنەوەی وەکو ئەم ڕێکخراو دەستگانە زۆری سوودی هەبوو و ئیشەڵا سوودی زیاتریش ئەبێت و هەوڵە دەین کە زیاتر ئێمە شوێن دەستمان دیار بێ لە پێگەیاندنینەوەکانمانە بۆ داهاتوو بۆ قیامەتمان ئەوەی کە بینیتان قسە و ڕاو بۆ چوونی چین و تۆشەکان بوو کە پێکاتبوون لە قوتابیانی دەستگای نووری حیکما لە بازنەی دەربەندیخانی لقی شارە زوور و مامۆستاکانی و دایک و باوکی قوتابیەکان کە باسییان لەوە کرد بوونی دەستگایەکی هاوشێوە پێویستە لەم سەردەمەدا کە سەردەمی وەکو خۆیان دەیاون فیتنە و مۆبایل و ئینتەرنێت و دنیای پێشکەوتن و هەڵدێر و ڕێگاکانی بەرەو هەڵدێری منداڵەکانمان زۆر بوونی دەستگای هاوشێوە زۆر پێویستەکە دایک و باوکان منداڵەکانی هەم بدەن کە سەدانی شوێنانە بکەن تا بەرنامە و بەیگەیشتنەوەیکی دیکە بۆ خوددایە تا دەستپێرم کەس پارێزایە ناکات.